ژین و پیا و بەشداری ئەەکەن هەرکێ ئیشی دەست بکە من هاوکاری ئەەکەم حەز ئەەکەم بێت لەو بەزارانە مشارەکە بکات و شتە جوانەکانی دەستی خۆی پیشانی خەڵکیە. بە هەموو لایەکەوە کۆبووینەتەوە بۆ ئەوەی کەوە خۆمان ئامادەکەین بۆ ڕەمەزان بە کاری دەستی تێکەڵ هەیە خواردنە هەیە دیکۆراتە هەیە کووپ و قاپ و شتی وایە بە ڕەمەزان شتی دروست کردو بە تایبەتی. ئێمە خانمی دەستڕەنجینمان زۆرە بەڵام ڕێو ئەو شوێنان یاخود ئەو دەرفەتانێکە پێیان دەدرێت دیارە زۆر کەمە. ئەمڕۆ باخچەی مناڵانی وەک یەکێک لە بەشە پەروەردەیەکانی ناوەندی خات و عاشا هەستا بە ئەنجامدانی ئاهەنگێکی خلجیلانە بۆ کۆمەڵێک چالاکی مناڵانی قۆناغ یەکەمی باخچە بۆ ئەوەی ئەم مناڵانەش وەکو هەر مناڵەکانی گروپەکانی تر بتوانن ئەکتیڤیتی و چالاکیەکانی خۆیان تعبیر لێ بکەن و کۆمەڵێک چالاکی جوانیان پێشکەش بە دایک و باوکان کرد لەم ناوەندەدا دایک و باوکان ئامادەی ئاهەنگەکە بوون. من کودک یەکێک لە مناڵە چاوگەشەکان هاتووم بەشداریم کردبوو لەم ئاهەنگە قەشەنگە بەڕاستی ئاهەنگەکان تا بڵێ جوان بوو ئاکتیڤیتیەکان تا بڵێ شتی جوانیان کردبوو زۆر دەستخۆشیم هەیە بۆ یەک بێتی ستاف و مامۆستا و هەموو ئەو میسانەی کە لێرە بەشدارن لە هەم لە ڕێ تەوعیەکردن ئامۆژگاریکردنی مناڵەکان هەم فێرکردنی هەموو ئەو شتانەی کە ڕۆژانە فێر دەبن بەڕاستی زۆر سپاس یەک بە یەکیانەکەم دەستخۆشیان لێ یەکەم. أول وقت تبني بيسي سونا برضو بون بالتراكسي ماجورة قدار خزن إنهم بيسي سونا قوس كرب خيرو تراكسي ساعات دون زي شاب وهو وقدرنا ساعات هو خوش أبا حولم كادني ديوار عدول الواشيون أم بسر ماذا هوتن أم مرن إيباري حيا بداره في كركي أزوي بدني بابدش خرسكني تابوي برجيش تيجي أمين نزونم بس بر مولكيش عادي تشغنا مو مولك أم نو غرض خلاص كنا كندا أم كي غرض خبر كنا كندا يبقى وبكش